بۆ هەڵکشان و داکشانی دراوەکان و بە تایبەتیش دۆلار بەرامبەر بە یۆرۆ بۆ هەموو ئەو جوڵانەی لە بازاڕە بەهۆی ئەم دراوانەوە دروست بووە. ئێمە میوانداری بەڕێز یادگار سدیقمان کردووە کە شارەزای ئاڵوگۆڕی دراوەکانە و لە ستۆدیۆ لەگەڵمانە. بەڕێز یادگار بەخێر هاتی. زۆر سپاس. سەرەتا لەو پرسیارە گرنگەوە دەست پێ بکەم، هۆکاری چییە کە دۆلار بەو شێوەیە هەڵکشە؟ دیارە یەکێک لە هۆکارە سەرەکیەکانی بەرزبوونەوەی باهای دۆلار بەرامبەر بە سەبەتی دراوە سەرەکیەکانی دیکە بە شێوازێکی گشتی دەگەڕێتەوە بۆ بەرزکردنەوە ڕێژی سوی بانکی لەلایەن گەنجی نەفراڵی ئەمریکا بۆ پێکەوە ڕێژی هەڵاوسان لە ئەمریکا لە بەرزترین ئاستی چواردەی ڕابردوودا ئەمریکا بۆ پێ هەوڵدەدا لە ڕێگەی بەرزکردنەوە ڕێژی سوی بانکی لە کاتێکدا کە لە ماوەی مانگی ڕابردوودا جارێکی تکە ڕێژی سوی بانکی بەرز کردەوە دەیەوێت لە مانگی نۆدا جارێکی تکە ڕێژەی سوی بانکی بە 50 خاڵ ئێستا بازاڕەکان پێشبین دەکەن ڕێژەکە بەرز بکاتەوە. لە لایەکی دیکەوە جیا لە بەرزکردنەوە ڕێژەی سوی بانکی کە لەلایەن بانکە ناوەندەکانەوە بە ئامانجی لەو خواست خستنە ڕووی دراوەکانیان دەستکاری بازاڕەکان دەکەن. لە لایەکی دیکەوە یەکێکی تر لەو ئامرازانێکەوە لە ڕێگەیەوە دەستخەنێنەوە کاروباری سیاسەتی نەختی وڵاتەکانیان ئەویش ئامرازی قەواڵەکانە واتە ئەمریکا دەیەوێت ئێستا مانگانە بە ڕێژەی 47 ملیار و نیو قەواڵە لە بازاڕەکان دەکێشێتەوە. ئەم ڕێژەیە لە مانگی نۆ بەرزەبێتەوە بۆ 95 ملیار. بێگومان بەرزبوونی ئەم ڕێژە وروە بەرزکردنەوە ڕێژی سوی بانکی لایەن گەنجی نەفراڵی ئەمریکا دەبێتە هۆی کەمبوونەوەی دۆلاری ئەمریکی لە نێو بازاڕەکان کە ئەمەش دەبێتە هۆی بەرزبوونەی باهای دۆلار بەرامبەر بە دراوە سەرەکیەکانی تر. بەواتایەکی گشتی هۆکاری سەرەکی بەرزبوونەوەی باهای دۆلار لە بازاڕەکانی زیاندا زیاد لەوەیەوە خواستشی وەکو پەناگەیەکی سەلامەتی بەهۆی قەیرانەکانی سیاسی وەروە ئابووری لە وڵاتانی دیکەدا وەروە ئەو کلێنە ڕێژەی سوی بانکێکەوە لە نێوان ئەمریکا و وڵاتانی تری وەکو ئەوروپا و ئوسترالیا و بەریتانیادا هەیە و بەرهێنەرەکان بیریان لەوە کردوێتەوە کەوا بیر لە دۆلار بکەنەوە وەکو پەناگەیەکی سەلامەت واتە ئەمە هۆکاری سەرەکی بەرزبوونەوەی باهای دۆلارە. باشە تەنها دۆلارە بەرزەبێتەوە یاخود لە بەرامبەردا یۆرۆشدا ئابەزێت؟ بگومان لەگەڵ ئەوەی کەوا باهای دۆلار بەرامبەر بە دراوە سەرەکیەکانی دیکە بەرز بۆتەوە کە گوشار لەسەر بۆ نمونە وەکو یۆڕۆ دروست دەکە لە هەمان کاتدا وڵاتانی تر بوون وڵاتێکی وەکو ناوچەی ئەوروپا بەهۆی ئەو قەیرانە سیاسی و ئابوورێکەوە لەو ناوچەیە سەری هەڵداوە بێگومان کاریگەری خستۆتە سەردراوی ئەو وڵاتە وای کردووە کەوا وەبەرهێنەرەکان بیر لە دۆلار بکەنەوە لە بەرامبەردا بیر لە کڕینی یۆڕۆ نەکەنەوە. لە هەمان کاتدا ئەو کلێنە کەوا ڕێژەی سوی بانکیە بۆ ئەمریکا ڕێژەی سوی بانکی لە ئەمریکا 2.50 بەڵام لە ئەوروپا 0.50 وەبەرهێنەرەکان بۆ ئەوەیکەوە قازانجێکی زیاتر بەدەستبێنن بیر لە کڕینی دۆلار دەکەنەوە نەک یۆڕۆ بۆ لە بەریتانیا بە هەمان شێواز لە کەنەدا هەمان شێواز کەواتە کاتێک ئەم کلێنە دروست دەبێت وەبەرهێنەرەکان بۆ ئەوەیکەوە قازانجی زیاتر بەدەستبێنن بێگومان بیر لە کڕینی دۆلار دەکەنەوە نەک لە کڕینی دراوێکی وەکو یەنی ژاپۆنی بێگومان یەنی ژاپۆنجێکەکە لە دراوە سەرەکیەکانی تر یان یۆڕۆ. ئەمە یەکێکی ترە لە هۆکارە سەرەکیەکانی ترکەوە وا دەکاتکەوە خواستێکی زیاتر لە وڵاتانی زیان وەروە بەرهێنەرەکان بۆ دۆلار دروست بێت. باشە بەرزبوونەوەی دۆلار چ کاریگەریەکێ بێت لەسەر بۆرسە؟ بێگومان بەرزبوونەوەی باهای دۆلار کاریگەری لای ئێمە لای هەمومان ڕوون و ئاشکراکەوە ئەو کاڵات زیانیانە بە زۆری بە دۆلاری ئەمریکی مامەڵیان پێوە دەکرێت. کاتێک باهای دۆلاری ئەمریکی بەرز دەبێتەوە بەرامبەر بە دراوە خۆزیەکان یاخۆ بڵێن دراوەکانی دیکە ئەو وڵاتانەکەەوە توانای دەستگەیشتنیان بە دۆلار کەمتر دەبێتەوە. ئەمەش کاریگەری لەسەر توانای ئەو وڵاتانە بۆ دەستگەیشتن بە کاڵات زیانەکان کەم دەکاتەوە. بوون لە هیند دووچاریش هەمان ئەم گرفتە بووێتەوە وەروە لە وڵاتانی تری وەکو رووسیا بوون لە قەیرانێکی بەم شێوازدا ئەوروپا بە هەمان شێواز لە قەیرانێکی هاوشێوەدا ئەمانە کاتێک بەهای دۆلاری ئەمریکی بەرامبەر بە دراوە زیانەکان بەرز دەبێتەوە بۆمە بەهای نەوت بە دۆلار مامەڵی پێوە دەکرێت بەهای زێر لە بازاڕەکانی دنیادا گەنم بە هەمان شێواز بە دۆلار مامەڵی پێوە دەکرێت. کاتێک دۆلار بەرز دەبێتەوە بێگومان توانایی ئەو وڵاتانە بۆ دەستگەیشتن بە دۆلار بۆ ئەوەیکەوە لە بەرامبەردا ئەو کاڵا زیانیانیان دەست بکەوێت بێگومان سنووردا دەکات. هاوکات بەرزبوونەوەی ڕێژی سوی بانکی بە شێوازێکی گشتی بۆ ئابووری نەرێنیە بە واتایکەوە دۆلارێکی زیاتر لە بازاڕەکان دەچێشێتەوە. ئەو دۆلارێکەوە لە بازاڕەکاندا هەیە هەوڵ دەدەن بۆ بەرهێنەرەکان بۆ ئەوەیکەوە قازانج و سوودی زیاتر بەدەستبێنن لە بانکەکان پاشەکەوتی دەکەن نەوەک لە کاروباری چالاکی ئابووریەکاندا چونکە لەم کاتێدا بەرهێنەرەکان بیر لە
بزنسێک یاخود بازرگانێک دەکەنەوە کەوا کەمترین مەترسی هەبێ کاتێکگر ئەو ڕێژە سوۆی بانکێکەوە لە ئاستی جیاندا بەرز دەکرێتەوە بێگومان ڕێژەیەکە وبەرهێنەرەکان بەبێ مەترسی ئەم ڕێژەیە بەدەست دێهێنن. باشە ئەو هەڵاوسانەی کە هەیە ئێستا چارەسەریە کات ئەو زیادکردنی سووی بانکی یاخود چارەسەرەکە کاتیە بێ ئایندە چییە بێت ئەم دابەزین یاخود بڵین زیادکردنی سووی بانکیە و بەرزبوونەوەی دۆلار بێگومان بازارە داراییەکان مێژوێکی خراپیان لەگەڵ بەرزکردنەوەی ڕێژی سووی بانکیە بۆ ئەو قەیرانێکەوە لە کردی خانوبەری 2006دا ڕوویدا کاتێک لە ئاستێکی نزم پارێکی زۆر دەخرێتە بازارەوە بۆ نمونەی 2006 بێنەوە لە قەیرانی قەرزی خانوبەری ئەمریکادا کاتێک ئەم ڕێژە بە ڕێژەیەکی زۆر بە ڕێژەیەکی کەمی سووی بانکی پارێکی زۆر دەخرێتە بازارەکان بۆنە لە کەرتێکی وەکو خانوبەرە وەبەرهێنانی تێدا دەکرێت بازارەکان بۆنە لە ساڵی 2006دا ئەو کەسانێکەوە یەکەی نیشتەجێ بوونیان بم قەرزەیە کاتێک لە ئاستێکی نزم قەرزیان کردبوو کە ڕێژەی سووی بانکی بەرزکرایەوە بۆ ئەوەی کەوا قەرزەکانیان بدەنەوە ناچار دەبوون کە خانەکانیان بفرۆشن لەو کە حاڵەتە کە خانەکانیان دەفرۆشت نیان دەتوانێت تەنانەت ئەو ڕێژەیە بدەنەوە کە بەشی قەرزەکەی نەدەکرد چ بگاتە بەوەیکەوە ئەو ڕێژە سوێکەوە چۆتە سەر ئەو قەرزێکەوە وەریان کردووە بێگومان ئەم بەرزکردنەوەی ڕێژەی سووی بانکیە لە داهاتوودا کاریگەری نەرێنی دروست دەکات لەسەر ئەو یەکانێکەوە پێشووتر قەرزیان لە بانکەکانی ئەمریکا وەرگرتووە چونکە بۆ ئەمڕۆ پێویست دەکاتکەوە پارەیەکی زیاتر بدەنەوە ئەو یەکانێکەوە لە ڕێگەوە توانیویانە قەرزەکانیان لێ بەدەست بخات لە لایەکی ترەوە بەرزکردنەوە بێگومان سووی بانکی بە شێوازێکی گشتی بۆ سنووردارکردن ڕێژەی هەڵاوسان گونجاوە کە بانکە ناوەندەکان بێگومان بۆ ئەوەیکەوە هەڵاوسان لە ژێر کۆنتترۆڵی بانکە ناوەندەکاندا بمێنێتەوە پەنا بۆ بەرزکردنەوە ڕێژەی سووی بانکی دەبن بەڵام وەکووتم بەرزکردنەوەی ڕێژەی سووی بانکی تا ئەو سنوورێکەوە دەگاتە حاڵەتێک دواتر دووچاری داکشانی ئابووری دەکاتەوە کەوا ئەمریکا دوورنیە لە ڕێگای بەرزکردنەوەی بەردەوامی ڕێژەی سووی بانکی دووچاری باردۆخێکی پێچەوانەی ئێستا بێتەوە بێگومان ئێستا ڕێژەی هەڵاوسان لە سەروی سەدا هەشتا کە ئامانجی گەنجینە فراڵی ئەوەیەکەوە ڕێژەی هەڵاوسان لە ئاستی سەدا دوودا بێ بێگومان چەند هێندە بەرزترە لەو ئاسە بەڵام لە حاڵەتێکەوە ڕێژەی سووی بانکی لە ئەمریکا بەرز دەکرێتەوە ئەم خستنەوەی دراوە بۆ نێو ئابووری سنووردار دەکرێت بێگومان لە زۆربەی بارودۆخەکاندا بۆتە هۆی داکشانەوەی ئابووری قەیرانێکی پێچەوانەی دروست کردووە. باشە زۆر بە کورتی پێم بڵێ هەموو ئەمەی کە باسمان کرد ئابووری جیهان لە مەترسیدایە یاخودنا بێگومان ئابووری جیهان بەوەی کەوا لە ساڵی 2010 کەەوە ڕوویدا بە تایبەتی لە قەرزە سیادەکانی ناوچەی ئەوروپا لەلایەکی ترەوە لە ساڵی 2020 ئەو قەیرانەی کەوا لە دوای هاتنی کۆڕۆنا ڤایرۆس ڕوویدا بێگومان قەرزێکی زۆر لەلایەن وڵاتانەوە کراوە بۆ ئەوەی کەوا بتوانن چالاکی ئابوورەکانیان بژێنەوە لەمان کاتدا ئەو قەیرانە سیاسیکەوە ئێستا لە ئەوروپا بە تایبەتی لە نێوان رووسیا ئۆکرانیادایە دەتوانێت کاریگریەکی زۆر خراپ لەسەر بە تایبەتی لە ناوچەی ئەوروپا دروستکە بە تایبەتی ئەوەیەوە لە بۆ خستنەڕووی وزە لە وەرزیستاندا کەوا لە نۆرد ستریم 2 پلان وایە کەوا رووسیا لە سیویەکی ئەم مانگە تاکو دوی مانگی داهاتوو خستنەڕووی گاز بۆ ئەوروپا بۆسێنێت بێگومان ئەمە کاریگەریی خراپ لەسەر ئەوروپا دروست بکات کە ڕاستەکەواتە ئەندەیەکی ڕوونیە لە ئابووری جیهاندا بەڕێز یادگار سدیق شارەزای لە گۆڕی دراوەکان زۆر سوپاس کە لەگەڵ ماڵ سپاس بەبەش.